سڵاتان دەبێت بینەرانی خۆشەویست لەم بەشە لە بەرنامەکەماندا بابەتێکتان پێشکەش دەکەین لە ژێرناوی قەیرانی حەماس لە مەسەلەی فلستیندا لە نووسینی بەڕێز عوسمانی حاجی مارف. هێرشی غافڵگیرانەی حەماس بۆ سەر ئیسرائیل بەرەبەیانی ڕۆژی شەممە حەوتی تەشرینی یەکەمی 2023 خەڵکی ئەو ناوچانەی نزیک کەرتی غەزەی لەخۆ هەڵسان. هەزاران چەکداری لێواکانی عیزەدین ئەلقەسام هێرشیان کردە سەر شارۆچکەکانی تەنیش کەرتی غەزە. بە هاویشتنی هەزاران موشک لە غەزەوە بەرەو تەل ئەبیب و قودس و شارەکانی باشوور کە ژمارەیەکی زۆر قوربانی لێکەوتەوە. ئەم دیمەنە شۆکهێنەرە بێوێنەیە لەلایەن فەرماندەی گشتی حەماسەوە بە دەستپێکردنی ئۆپراسیۆنی لافاوی ئەلەقسا دژی ئیسرائیل ناوزەت کرا کە نزیکەی 5,000 موشک ئاراستەی شارەکانی ئیسرائیل کراو لە چەند لاوە هێرشی زەمینی بۆ سەر چەند ناوچەی ئیسرائیل ئەنجام درا و سەدان کەس بەدیل گیران و سەدانی دیکەش کوژراون. هێزەکانی ئیسرائیل بە هەڕەشەی تۆڵەسەندنەوە بوردمانی ناوچەکانی غەزەی ئەنجامدا کە لە ئەنجامدا بە هەزاران کەس بە کوژرا و بریندار لە هەردوو لا بوونە قوربانی لە هەمان کاتدا وێرانکاریەکی گەورەی بەدوای خۆی داهێناوە. لە ڕاستیدا بابەتەکە لێرەدا ئەوەمان دەخاتە پێشچاو کە ئەتوانین بڵین لافاوی ئەلەقسا کردارێکی کتوپڕ و سوپرایز نییە واتە چاوەڕوانکرا بوو، چونکە لەژێر ڕۆشنایی ئەو سیاسەتانەی کە حکوومەتی ئێستای ئیسرائیل پەیڕەوی لێ دەکات لە دوای پێکهێنانەوەی حکوومەتی ئیسرائیل لە دەوری تازەدا کۆتایی ساڵی ڕابردوو ئەم حکوومەتەی بە توندڕەوترین حکوومەت لە مێژووی دەوڵەتی ئیسرائیلدا پێناسە دەکرێت. باشکراو بە جۆرێک کوشتنی فلستینەکان ڕایدەگەێنێت و داوای قڕکردنیان دەکات. ڕۆژنامەی نیویۆرک تایمزی ئەمریکی لەمبارەیەوە لە سەرەتای ئەم ساڵەوە راپۆرتێکی بڵاو کردبەوە کە پێداگری لەسەر چاودێری چۆنێتی زیادکردنی مەترسیەکانی حکوومەتی ڕاستڕەوی ئیسرائیل لەسەر ناوچە داگیرکراوەکانی فلستین دەکات. دەوڵەتی ئیسرائیل هەنگاوی مەترسیدار لە بەرامبەر فلستینەکاندا نیشان ئەدات. بۆیە پەرچەکرداری هێزەکانی حەماس بە جۆرێک لە ڕنگدانەوەی هەوڵێکدایە کە پێشوەخت دەوڵەتی ئێستای ئیسرائیل هێرشەکەی بۆ سەردانیشتوانی فلستین ڕاگەاندووە. ئەمەژە و فرسەتە دەخاتە بەربزوتنەوەی حەماس کە مەرامە سیاسەکانی و جوڵەی سەربازی لەم ڕێگەیەوە بەکارپێنێت و کارەساتێکی لەو چەشنە پێشوەخت بەخۆڵقێنێت. بەڵام ئەوەی دەگەڕێتەوە بۆ ئەم کردارە سەربازیی حەماس و خوڵقاندنی کارەساتێکی لەو چەشنە لەوە واوەترە کە تەنها وەک پەرچەکردارێک لەلایەن حەماسەوە لێکدانەوەی بۆ بکرێت، بەڵکو ئەم جۆرە لە بەکارهێنانی فرسەتێک بۆ ڕاگەاندن و عملیکردنەوەی جەنگی حەماس لە بەرامبەر ئیسرائیلدا کارێکە لە دەرەوەی چوارچێوەی ئەو ئاڵ و گۆڕ و پێشهاتانەیە کە وەک نەخشە و پرۆژەیەک لەلایەن ئەمریکا و ڕۆژاوەوە خراوەتە ئەجندای هەوڵدان بۆ جۆرێک لە گەڕانەوەی ئارامی سیاسی و کۆتایی هێنان بە ناجێگیری سیاسی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بە ئاراستەی دابینکردنی ئاسایش بۆ سەرمایه‌گوزاری کە هەنگاوەکانی ئەم پرۆژەیە لە پەیوەندیەکانی ئەمریکا و ئێران و سعودیە و دامەزرانەوەی حکوومەتی عێراق و هەوڵدان بۆ ئارامکردنەوەی دۆخی سووریا نیشانەکانی ئەو هەوڵانە. هەڵبەتە جێبەجێکردنی پرۆژەیەکی لەم چەشنە دوای نزیکەی چەندین دەیە لە ئەنا ئارامی و گێژاوی ناجێگیری سیاسی لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بە ئاسانی نایەتە دەست. چەندین گرفت و کێشە لە بەردەم ئەم پرۆسێدا خۆی مڵاستاوە، بە تایبەتی کەشمەکێشی نێوان تەواوی لایەنەکان، بە تایبەتی کەشمەکێشی وڵاتانی زلهێزی دنیا و جیاوازی بەرژەوەندیەکانیان گرفتێکی بەرجەستە و گرانە لەم پرۆسەیەدا. گرفتێکی تری بەرچاو بڵاوبوونەوەی بەربڵاوی چەندین هێزی میلیشیاییە بە شێوازی جۆراوجۆر لە پەیوەند بە هێزە قەومی و ئیسلامی و تایەفیەکانەوە. لەمانەش گرنگتر چارەسەر نەکردنی کێشەی فلستین و کێشەی کوردە کە هۆکارێکی جددی و مێژووی ناجێگیری سیاسیە لە ناوچەکەدا. لەم پرۆسەیەدا هەر جۆرێک لە هەوڵدان بۆ ئارامبوونەوە لە ناوچەکەدا بچێتە سەر هەنگاوی جێبەجێکردنەوە کۆتایی هێنان بە هێزە میلیشیاکان مەسەلەیەکە کە دەبێت کاری لەسەر بکرێت. بۆیە پرۆژەیەکی لەم چەشنە گرفت و ناکۆکیەکی فراوانی لەسەر دۆخەکە و پرۆسەی کۆتایی بە دەور و دەسەڵاتی هێزی میلیشیا پێکهێنەوە. بزوتنەوەی حەماس و هەر هێزێکی میلیشیا پەلە قاژەی بەرەنگاری لە پێناومانەوەی هێزەکەیاندا دەکەن. ئەم کردارە لافاوی ئەلەقسا لەلایەن حەماسەوە
هەر شێوازێکی توانای هوەری شەڕ و بەرەنگاری لە بەرامبەر ئیسرائیلدا ڕاگەیاند بێت و هەر لایەنێکی لە پشت بێت، بەڵام لەم هەلومەرجەدا هەوڵدانێکە بۆ زیاتر زەمینە خۆشکردن لە پێکێنانی دۆخی نائارام و ێژاوی سیاسی زیاتر بە ئاراستەیەک کە سوودمەند بێت بۆ مانەوەی هێزە میلیشیاکەی و دەسەڵاتی لە فلستیندا، یان هەوڵ ئەدات لەم ڕێگەیەوە ڕێگایەک پەیدا بکات بۆ ئەو بنبەست و قەیرانەی وەک هێزێک لە بەرامبەر نێونەرایەتیکردن بۆ کێشەی فلستین دەرگیریان بووە. ئاکامەکانی ئەم ڕووداوە بە تایبەتی لە وەڵامدانەوەی ئیسرائیل بە حەماس ڕاگەیاندنی جەنگە. نەتانیاهۆ وەک لایەنی ئیسرائیل ئەوەی دووپات کردەوە کە لە ئامادەباشی داین بۆ جەنگ و تۆڵەسەندنەوەیەکی تون لە حەماس. بەم شێوەیە دۆخێکی زۆر نالەبارتر لەسەر دانیشتوانی ناوچەکە دەخڵقێن و تاماوەیەکی نادیار دۆخی شەڕ و مەترسی کاری تەرۆریستی دەخەنە ناو ژیانی خەڵکەوە. لە هەمان کاردا بەم جۆرە کردارانە بۆ ماوەیەکی نادیار ئەو پرۆژەی بۆ ئارامی سیاسی کە ئەمریکا و ڕۆژهەڵات بۆ ئاسایشی سەرمایه‌گوزاری پیادەی دەکەن دەخەنە دواوە. لەگەڵ ئەگەری هەر مەترسیەکدا کە بە دوای ئەم کارە سەربازەی حەماس بەرەوڕووی ناوچەکە دەبێتەوە، لە هەمان کاتدا کێشەی فلستین پێچیدەتر و لە نێوگێژاوێکی سیاسی بێچارەتردا دەمێنێتەوە، چونکە حەماس وەک دەسەڵاتێکی گەندەڵ و تاڵانچی دەمێکە شکستی هێناوە لەوەی بتوانێت نوێنەرایەتی ڕاستەقینەی چارەسەری کێشەی فلستین بکات. لە هەمان کاتدا هاوشانی حیزبوڵڵا و بەشێکی زۆری هێزە ئیسلامیەکان لە ناوچەکەدا پاشکۆی نەخشە و سیاسەتەکانی کۆماری ئیسلامی ئێران. لە هەمان کاتدا پێم وایە ئەو هەوڵانەی ئەمریکا و ڕۆژهەڵات و وڵاتانی زلهێزی دنیا دەخاڵەتیان لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بە ئاراستەی ئارامکردنەوەی ناوچەکەیە بۆ ئاسایشی سەرمایه‌گوزاری، واتە بە قازان گیان نییە ئەم پرۆسەیە کە ڕاگرن، چونکە وەڵامدانەوە لە بەرامبەر بە گرمکردنی دۆخی جەنگ دەیان خاتە بەر قەیران و پاشەکشە و شکستی زیاترەوە. بە تایبەتی هەر شکستێک کاریگەری داشکانەوەی زیاتر لەسەر پێگەی دەوڵەتی ئەمریکا لە ناوچەکەدا دادنێت، بە مانای مانەوە و بەرجەستەکردنی سەرمایه‌گوزاریە. هەڵبەتە ئاراستەی ڕووداوەکان و کێشمەکێشی وڵاتانی زلهێزی دنیا و وڵاتانی ناوچەکە ئەگەری چاوەڕوانیە لە ڕوودان و پێشهاتی چەندین ئاراستە بە مانای کارەساتی تر لە ئایندەی هەلومەرجی سیاسی ناوچەکەدا. ئەوەی پێویستە پێداگری لەسەر بکرێت لە گونجاوترین و باشترین ڕێگای بەرگرتن بەم جۆرە هەڕەشانە لەسەر دانیشتوانی ناوچەکە و گەڕانەوەی ئارامی بۆ دانیشتوانەکەی هاتنە مەیدان و خۆشانی جەماوەریە لە فلستین و ئیسرائیل، لە سووریە و لوبنان و عێراق بۆ دەرپەڕاندن و پاکردنەوەی تەواوی ئەو هێز و لایەنانەی باڵادەستی لە داگیرکاری و تاڵانیان کردوتە بنەمای هەڵسوڕانی سیاسی و هۆکارن لە خوڵقاندنی شەڕ و تێرۆر و نائارامی و ناجێگیری سیاسیدا. لە هەمان کاتدا چارەسەری کێشەی خەڵکی فلستین کە گرێ و مەسلەیەکی مێژووی و جددیە پێویستە بە ڕێگا چارەی دامەزرانی دەوڵەتی سربەخۆی فلستین کۆتایی بەم کێشەیە بهێنرێت تا ئەم کێشەیە بە هەڵواسراوی بمێنێتەوە. ئارامی و ئاسوودەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا زەحمەتە فراهم بێت. بەڵێ بینەرانی خۆشەویست، ئەوەی کە پێشکەشتان کرا بابەتێک بوو لە ژێرناوی قەیرانی حەماس لە مەسەلەی فلستیندا لە نووسینی عوسمان حاجی مرۆڤ. هیوادارین کە بەدڵتان ببێت و کەڵکی پێویستیشتان لێوەرگرت بێت. کاتێکی خۆش.